نستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار مسلمانانی بەڕێز و خۆشەویست لە وتاری پێشوودا باسی ئەومان کرد کۆمەڵی حەدیسی پێغەمبەری خوامان باس کرد صلی الله عليه وآله وسلم کە خوشکانی بەڕێزی ئاگادار کردەوە کە ئەگەر تەقوای خوای پەروەردگار نەکەن و لە خوای گەورە نەترسن هەوڵێکی ڕاستەقینە بۆ قیامەتی خۆیان نەدەن زۆربەیان ئەهلی دۆزەخن ئەوانیان کە دوور لە خوان بەڵام لێرەدا پرسیارێک دروست ئەبێ ئایا هۆکار و سەبەب چییە لەم ڕۆژەدا بەدڕەوشتی زۆر بووە ئایا هۆکار و سەبەب چییە زینا پەنا بە خوای پەروەردگار زۆر بووە خەڵکێکی زۆر هەیە تەلەفۆنمان بۆ ئەکا هاوارەکە ئەڵێ ئافرەت وازمان لێ ناهێنێت لە بازاڕەکانە لە جێگاکانە ئایا سەبەب و هۆکار چییە لای زۆرێک لە خەڵکی ئەخلاق و ڕەوشت نەماوە لەگەڵ ڕێز و حورمەتی تایبەتین بۆ ئینسانە بەڕێزەکان بەڵام هۆکارەکان زۆرن یەکەم هۆکار یەکەم سەبەب لە سەبەبەکانی بەڵاوبوونەوەی فاحیشە و زینا خراپە و تاوان خەمساردی ڕئیس عائیلەکانە بەرامبەر بە منداڵەکانی خۆیان نەسیحەت و ئامۆژگاری خەیریان ناکەن ڕێگای چاکە و خێریان نیشان نادەن خوای پەروەردگار ڕوو ئەکاتە ئیمانداران ئەوانەی کە ڕوو لە خوان و ئەهلی مزگەوتن يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهلكم نارا أي أو كساني إيمان دارن خوتان بإيمان دار أزاننو بتماي بهشتي خواي پروردگارن قوا أنفسكم نفسي خوتان بپاريزن نكهر خوتان وأهليكم مالو من دالي خوشتان بپاريزن لچي بپاريزن لآگر كواتا خواي پروردگار بانجي إيمان داران أكاد ئاگاداری خۆتان بن مسلمانەکان خۆتان و ماڵ و منداڵتان لە ئاگری جەهەنم بپارێزن واتە مەبنە سەبەب و هۆکار بۆ چوونە جەهەنمی خۆتان و ماڵ و منداڵتان و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیسی صحیحدا کە بوخاری مسلمی ڕەحمەتی خوای پەروەردگارە بە ڕیوایەتێکە دەفەرمێ ئەلا كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەموو کەسێک لە ئێوە شوانی ماڵ و منداڵی خۆیەتی ولا دنیا و لە قیامەتە بەرپرسیارە لەوەی کە لە ژێردەستی خۆیدایە لە قیامەتە خێزانەکەت تۆ بەرپرسیاری لە بەرامبەریدا ئەگەر کەم تەرخەمی لە بەرامبەریدا هەبوو بێ کچەکەت بە هەمان شێوە منداڵەکانت نەسیحەت و ئامۆژگاری نەکردووە ڕێگای خەیر و چاکت نیشان نەداون بۆیە بەداخەوە چەندەها باوک هەیە تەمەنێکیان هەیە هەتا ئێستا بە منداڵی خۆیان نەوتە ڕۆڵە نوێژ بکەن ئیترمە چی ئیسفادەیەکی چی خێرێک هەیە لەم ئینسانەدا بۆ ماڵ و منداڵی خۆی بەڵام هەزارەها خراپەی فێرکردوونە یەکەم هۆکار لە هۆکار و سەبەبەکانی بڵاوبوونەوەی خراپە و بەدڕەوشتی و زینا و کاری ناشەرعی و خۆشەویستی ناشەرعی ئەمانە چونکە لە ئیسلامە هیچ خۆشەویستی شەرعی نییە خۆشەویستی ئەوەی کە لەگەڵ کچێکا قسە بکات وەڵام من نیەتم پاکە و بە پاکیەکەم لە ئیسلام ئەوە شتانە پاکی نیە ئەوە خیانەتە ئەوە حرامە خۆشەویستی پاکی ئەگەر خۆشت ئەوێ ئافرەتی ڕێکوپێکە بچۆ داوای کە وەکو شێوەیە شەرعی بڕۆ پێشەوە ئەوە شەرعیە نەک تۆ چەندەها مانگۆک و کابرای ئەوروپی با چەند ساڵ بەیەکەوە بزانین یەکی تاقیکەین و بزانین چۆنە ئەوجا یەکتری بکەین بە پیا و ژنی یەکتری ئەوە نابێت
چەند ساڵ تەلەفۆنی لەگەڵا ئەکات تاقیەکە مزام چۆنە ئەوە لە ئیسلامە حرامە تۆ خۆت کچێکت هەبێ ڕازی نابی کچەکەی خۆت ئەو کارە ئەنجام بدا ئیتر تۆ چۆن ئەڵێ ئەمە پاک و خاوێنیە و خۆشەویستی پاکیە ئێمە بەڕاستی زۆر بەمان کەمتەر خەمیمان هەیە بەرامبەر بە منداڵی خۆمان بەرامبەر بە خێزانی خۆمان پانتۆڵ ئەکاتە پێی حەقمانیە بەسەریەوە تەنورەی شۆڕ و ناشۆڕ ئەکاتە پێی حەقمانیە بەسەریەوە سەری ڕووتەکە حەقمانیە بەسەریەوە جلی ناشەرعی لەبەرەکە حەقمانیە بەسەریەوە زۆر بەمان بەڕاستی ئیمانەکەمان ئەوەندە بەهێز نییە غیرەتێکی بۆمان دروست کرده بێ ئەو شتانە قبوڵ نەکەی ئەوە یەکەم هۆکارە لە هۆکارەکان کە لە قیامەتا تۆ بەرپرسیاری لە بەرامبەر خوای پەروەردگارە وەقیفوهم ئینەهم مەسئولون تۆ پرسیارت لێ ئەکرێ منداڵەکەت بۆ وای کرد خێزانەکەت بۆ پۆشتە نەبوو ئەو کاتە وەڵامت چییە هیچ کەسێ فریاد ناکەوێ چونکە تۆ بەبێ پار و پول ئەڕۆی بۆ قیامەتی خۆت بەبێ پشتیوان و کەس و کار ئەڕۆی بۆ قیامەتی خۆت ئەو کاتە وەڵامێک بۆ ئەڵڵا گیان ئامادە بکە ئەمە هۆکاری یەکەم هۆکاری دووەم ئافرەتانێکی زۆر هەیە خوشکانێکی بەڕێز هەیە کە سوکارەکەی بەهۆی هەندێک فکرەوە لە مێشکا دروست بووە لە کۆنەوە بۆی دروست بووە نابی بێوەژن شوکە عیبە کچەکەی بێوەژن نەکەوێ ئەبێ پەلکی سپی بوونێتەوە بووکەکەی بێوەژن کەوتۆ ناڵێ ڕۆڵە گیان پیاوەکە و مرد کوڕەکەی من مرد بۆ خۆت شوو بکە با منداڵی هەبێ بۆچی بمێنێتەوە مناڵ بەیانی هەمووی ژن دێنە شووەکە هیچ یەکی بەسەر باوکی و دایکی و نامێنێت کەواتە برای شیرین ئەوەی کە لە سەبەبەکان سەبەبی دووەم ئەوەیە کەسانێکی زۆر بە بێوەژنی ئەمێننەوە یاک چ عازەبێکی زۆر پیر ئەبێ سەرنجام خراپە ڕوو ئەدات ئەو ئافرەتش لەوانێت تەحەمل نەکا تۆ خۆن چۆن جەنابەت دووسێ مانگ ژنت نییە هەوڵەتی ژنێ بۆ خۆت پەیا بکەی ئەویش بە هەمان شێوە نەفسی هەیە مافی هەیە بۆ خۆت مافت هەیە بەڵام بۆ ئەو مافی نییە ئەمە سەبەبی دووەمە ڕەحمەتی خواتان لێ بێ کچەکانتان بێوەژن کەوت عیب نییە بیدەن بە شوو ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ حەفسەی کچی کاتێکە ئافرەتێک بوو دەچوو بە ئیمامی ئەبوبەکری دەفەرمووە حەفسە مارە بکە بە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ کە ئەو پیاوە بەڕێزە بوو دەچوو ئیمامی عوسمانی دەوت وەرە کچەکەم مارە بکە پێی عیب نەبوو ئەوە عیب نییە ئەوە شەرعیە ئەوە ڕێز و حرمەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکە ئیمامی عوسمان دوو کچی دا بە ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی ئەگەر کچی سێمیش هەم بۆی ئەمدا پێت ئەوە پیاوەتی ئەوە عیبە نییە ئەوە غیرەتە ئەوە شەرەفە ئەوە شەرەف و ناموسی خۆی بپارێزێ خەڵکی باسی نەکات ئێوەش کچەکانتان بووکەکانتان بێوەژن کەوت ڕێگای شوکردنی لێ مەگرن لە ڕووی نایە بڵێ شوو ئەەکەم بەڵام دانیشتن بۆ ئەو شتێکی باش نییە بە دیار منداڵەوە مەگەر هەر خۆی هیچ مەجالیتیانە بە شوو نەکا ئەگینا بەڕاستیەوە سەبەب و هۆکارێکە بۆ خراپە ئەمە سەبەب و هۆکاری دووەم مانەوەی بێوەژنەکان و کچە عازەبەکان بێمێردەکان سەبەبێکە بۆ بەدڕەوشتی و فاحیشە پەنا بەخوای پەروەردگار بۆیە با لەو مەسەلە ئاگامان لە خۆمان بێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێگای بە ئێمە داوە ئەگەر کەسێکی بە ئەخلاق و بە ڕەوشت خاوەن دین و ئەخلاق و ڕەوشت بوو هاتە داوای کچەکانتان خوشکەکانتان بیان دەنێ بە دوای ماڵ و سامانە ڕامەکەن ئەوە خوا ئەگەر یارمەتیمان بدا بەم نزیکانە جومعە تایبەت باسی ئەوەکەین چۆن ئافرەت بە شودان چۆن ئەبێت کوڕەکانتان ژنیان بۆ بێن و کچەکانتان بە شوو بدەن ئەوە ئینشەڵا وتارێ تایبەت باسی یەکەین سەر پێویستماکە زۆر درێژەی پێ بدەین ئەمە هۆکاری دووەمە یەکەم ئیهمالی کە سوکار و ڕئیس عائیلە دووەم مانەوەی ئافرەتە بێوەژنەکان و کچە عازەبەکان سەبەبێکە بۆ ئەوەی کە پەنا بەخوا کارەسات ڕووبدات هۆکاری سێم و چوارەم چییە هەندی ئافرەتەیە شوو ئەکات بەڵام بەدڵی خۆی نا ئەمە هۆکاری سێمە هۆکاری چوارەم پیاوەکەی بە دوای ناموسی خەڵکەوەی پەناگرین بەخوای پەروەردگار ئەو ئافرەتەی کە بە ڕەغبەتی خۆی شوو ناکە ئەڵێن ئەبێ شوو بە فڵان کەس بکەی چونکە خاوەن کوانووە کوانووی چی بابە کەی باوی ئەو شتانە ماوە فڵان کەس کوڕی فڵان کەسە با کوڕی فڵان کەس بێ بەیانی کچەکەت حەیاتە بە شەرەفتە بە تۆ بە کچەکەت ئەڵێ شووی بێ ناکەم نامەوێ تۆ بۆ بە سەخت و بە کوتەکەی دەیتێ کچەکەت حەز ناکە شووی پێ بکە بەیانی سەرنجامەکەی خراپ ئەبێ ئەو کاتە تۆڵە لە مێردەکەیش و لە باوکیش ئەکاتەوە لەگەڵ خەڵکیدا دەستی تێکڵاوەکەت ئەو کاتە ئەبێ شاد بەجێ بهێڵی ئەمە لە ئیسلامدا جێگای نابێتەوە چۆن خۆت ئافرەتێک کە پێی ڕازی نیت نایهێنی
کچەکەیشت حەز ناکە شوو بە کەسێ بکە مەی دەرێ، چونکە سەرنجامەکەی یا تەلاقدانە یا پەنا بەخوا خراپ و خیانەت. ئەوە سەبەبی سێیەمە کەسانێک کە بینی بە زۆر کچەکانی خۆیان ئەدەن بە کەسانێک لەبەرەوەی کوڕی فڵان کەسە، فڵان بنەماڵەیە، فڵان عەشیرەتە. نەخێر، ئەو شتانە مەکەن. ئەگەر وتی من شووی پێ ناکەم ڕازی نیم مەی دەرێ، هەر چۆنێک بێ مەی دەرێ. لەبەر چی؟ لەبەر بێ قەناعەتی پێ بکەی. ئەگەر قەناعەتی نەکرد مەی دەرێ. ئەمجا بەداخەوە سەبەبی چوارەم پیاوانێک ئەبینین بە دوای ناموسی خەڵکیەوەیە. ئەو کاتێک ژنەکە ئەبینێ پیاوەکەی چاوی لە ناموسی خەڵکیە، بە دوای ناموسی خەڵکیەوەیە، سەرنجام چی بەسەرا دێت؟ ئەمیش ڕەدولفیعلێک دروست ئەبێ لای ئەچێ لەگەڵ دەستی خەڵکا دەستێک ڵاوەکەت. چەندەها جار ئەو شتانەمان بیستووە و خەڵکی بۆمانی باس کردووە کە ئەڵێ وەڵڵا تۆڵە لە پیاوەکەی خۆم دەکەمەوە، یاخود پیاوەکەی دوو لە ڕووی جەنابتان غیرەتی نییە، ئەڵێ من ژنەکەی خۆم ئازاد کردووە، بە کەیفی خۆی لەگەڵ چیا دەبێ ژنەکەشم منی ئازاد کردووە. وەڵڵای برای شیرینم، بەو خوایە سوێن بە خوای پەروەردگار، ئەگەر بە خۆماندا نەچینەوە ئاگامان لە خۆمان نەبێ کارەساتی گەورە ڕوو ئەدات و ڕووشی داوە. وەڵڵای خەڵکێ تەلەفۆنەکە ئەڵێ لەگەڵ مامە و خاڵووی خۆمە عەلاقەی خۆشەویستیم هەیە. چی ئەکەی؟ چەندەها نەفەر خەڵکێ لەگەڵ مێردی کچەکەیە خەسووی هەیە، لەگەڵ مێردی کچەکەیە دڵداری ئەکات، خۆشەویستی لەگەڵی هەیە. ئەمانە واقعیە، حکایەت نییە باسی ئەەکەم. ئەمەنە ئیهمالیمان کردووە، ئەمەنە زەخمان لە هەندێک کەس کردووە، ناچار سەرنجام وای لێ دێ پەنا بەخوا لەگەڵ خاڵووی خۆیە عەلاقەی خۆشەویستی هەیە. ئیتر کەواتە فلا والله ما في العيش خير ولا الدنيا إذا ذهب الحياء. والله ژیان خۆشیتیان نییە، دنیا هیچ خۆشێکیتیان نییە ئەگەر حیا ڕۆشت. ئەگەر حیا و حرمەت نەما، شەرەف و حرمەت نەما، والله هیچ خۆشیە لە دنیادا نییە. ژیانی دنیا خۆشیتیان نییە بۆ کەسانێک کە حەیایان نەمابێت. ئیتر ئەو پەڕەکەیتی کەسێک لەگەڵ مامۆ خاڵووی خۆیان بێ، ئەو پەڕەکەیتی ئیتر تەواو کۆتایی پێدێت. ئەگەر ئاوا بکەین خوای پەروەردگار غەزەبمان لێ ئەگرێ، خوای پەروەردگار سزای خۆی ئەڕەشێنێ بەسەرمانە بەهۆی خەمساردی و بێکەڵکی خۆمانەوە. تۆ لەخوا بۆ ناترسی؟ ژنەکەت خێزانی تۆیە، بۆ بە دوای ناموسی خەڵکیەوەی، بۆ بە دوای شەرەفی خەڵکیەوەی. ئەی نازانی خوای پەروەردگار لە قیامەتە چیت بەسەرا دێنێ؟ ئەی نازانی خوای پەروەردگار چۆن تۆڵت لێ ئەکاتەوە تۆ بە دوای ناموس و شەرەفی خەڵکیان ڕائەکەی؟ ئەوە زۆر جار پیاوەکان هۆکارن بۆ خراپی ئافرەتان. ئەگەر پیاو نەبێ، پیاوی خراپ نەبێ، ئافرەت لەگەڵ کیا زینا بکە؟ لەگەڵ کیا زیناکات؟ دیارە پیاوی خراپی زۆرە. بۆ یەک خوشکە بەڕێزەکانیش ئەبێ ئاگادار بن بە قسەی زەرد و سووری هەموو گەنجێک هەڵ نەخەڵەتێن. من نیەتم پاکە و نیەت پاک نییە، من بە تەمام تۆ بکەم بە خێزانی خۆم و زەواجێ لەگەڵا بکەم، دوای پەلێکی پێدا ئەمجا هەر خۆش ێشارێتەوە دی. چەندەها جاڕۆشتانە ڕووی داوە. بۆیە ئاگاداری خۆمان بین، بە خۆماندا بچینەوە، چامان لە ناموس و شەرەفی خەڵکی نەبێت. بە دوای ناموس و شەرەفی خەڵکیان ڕامەکە، دوایی ئافرەتەکەت خێزانەکەت شەرەفت ئەبات، لەگەڵ خەڵکە دەستێک هەڵاوەکات، ڕەدولفیعلی بۆ دروست ئەبێت. ئەو شتانە واقعی و زۆریش بینراوە. ئەمە بۆ قیامەت ئەیگەێنم بۆی کە هیچ کەسێک نەڵێ خوای گیان نەمزانی. ئەمە هۆکارەکانە بە کورتی. هۆکاری پێنجەم، هەندێک پیاوە بینی ئەمەندە خەمسادە لەگەڵ خێزان و منداڵەکەی خۆیدا بە پێی پێویست مەسروفیان ناکات، مەسروفیان بە پێی پێویست ناکات. ئەڕواتە بازاڕ، پارێکی کەمی ئەداتی ئەڵێ ئەوە نەشت بکڕی، ئەوەی کە پیاوەکەی ئەڵێ بە ژنەکەی بێ بیکڕی، باید 4-5 قاتی پارەکەی، بەڵام پارەکەی نەداوە بێ بە کاملی. ئەو کاتە پەنا بخوا سەرنجام ئەو ئافرەتە زۆر جار بە من خراپە ئاجێت. هەڕەشەی لێیەکە ئەگەر جلوبەرگیان بۆ نەکڕی من پارەیە، ئاوات لێیەکەم مەگەر نەیتەوە. ئەو کاتە ئافرەتەکە جاری وا هەیە لەبەرەوەی پیاوەکەی لێ نەدا، شەیطان گۆڵی لێیەکە لەگەڵ کەسێکا خۆشەویستی دروستەکە و عەلاقە دروستەکات. جاری وا هەیە لە یەک پێکەنینێکەوە، لە یەک زەردەخەنەیەکەوە، لە یەک تەماشاکردن و قسەیەکەوە پەنا بەخوا شەیطان ئیشی خۆیەکات. بۆیە لە حەدیثێکی صەحیحدا کە ئیمامی بوخاری مسلم ڕیوایەتی ئەکەن، یەکێک لە ئافرەتە سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، هیند کە ژنی ئیمامی ئەبوو سۆفیان بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت، لە دوای فەتحی مەکە موسڵمان بوون. ئەفەرمێ ئین ئەبا سوفیان رەجل شەحیح، هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەم ئافرەتێکی بە حەیا و حرمەتە، نایەوێت شەرەف و ناموسی خۆی لەکەدار بکات،
صحابەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەبوو سۆفیان پیاوێکی ڕەزیلە چروکە بەڵام ئیمامی ئەبوو سۆفیان ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ دوای ئەوەی کە بۆ مسلمانێکی ڕاستەقینە و ئیسلامەتی لە دڵیا جێگیر بوو بە ئینسانێکی زۆر سەخی زۆر سەخاوەتی هەبوو بەڵام ئێمە بەداخەوە چەندەها شتە بیستین تەطبیقی ناکەین وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فهل علی جناح أن آخذ من ماله سرا أي پیغمبری خوا صلی الله علیه وسلم ئەبوو سفیان پیاوێکی ڕەزیل و چروکە ئەوەندەمان ناداتێ بەشی خۆم و منداڵەکانم بکە مەسروفی خۆم و منداڵەکانم بە تەواوەتی ناکە ئایا گوناح و تاوان لەسەر من هەیە لە ماڵی پیاوەکەم دەربکەم بە نهێنی ئەو پێی نەزانێ بەشی خۆم و منداڵەکانم دەربکەم قال خذي أنت وبنوك ما يكفيك بالمعروف پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم مادەم مێردەکەت مەسروفتان ناکات بە پێی پێویست ئەوەندەی کە خۆت و منداڵەکانت پێویستیان پێیتی بە چاکە واتە زیاتر نا ئەوەندەی کە پێویستیان پێیتی بە نهێنی و بە دزی پیاوەکە و دەری بکە کەواتە ئەم ئافرەتە ناچار بووە بێ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شکاتی خۆی بکە کە پیاوەکە مەسروفی خۆم و منداڵەکانم ناکە بە پێی پێویست ئەمە سەبەبێکە بۆ ئەوەی هەموو ئافرەتێ بە حەیانی هەندی ئافرەتەیە بەهۆی ئەوە کە پیاوەکەی مەسروفی ناکات چێتە من غەڵەتە یەک جاری تەسلیم بوو پەنا بەخوا ئەو کاتە کۆتایی پێدێ پیاوەکە ئەڵێ نەی بۆلام ڕسمەکانت بڵاوەکەمەوە نەی بۆلام نهێنیەکان ئاشکراکەم جاری دومیش تەسلیمە بێت و جاری سێمیش کۆتایی دێ ئەمجار خەڵکی تریشی بۆ دێنێت لەبەر ئەوە ناموس و شەرەفی خۆمان پارێزین خێزانەکەت بە هەموو ڕۆژە لە بازاڕ نەبێت بەڵام کاتێکش کە لەگەڵ خۆتا ئەچێ بۆ بازاڕ شتەکان پێویستە بابی کڕێت پارەی پێویستی بەرێ لەگەڵ خۆتایە وای لێ مەکە کە پەنا بەخوا بیر لە خراپ و تاوان بکاتەوە ئەمە سەبەبێکە لە پیاوانەوە بۆی کەژنەکان خراپ بن و پەنا بەخوا کارەساتی خراپ ڕوو بدات یا ڕەبی خوا ئیسلاحی حاڵمان بکەی لە گوناهەکانمان خۆش بین الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وآله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد برای بەڕێزم ئەمە کۆمەڵە هۆکارێکە بۆ ئەوەی کە پەنا بەخوا فاحیشە و خراپە ڕوو بدات خۆشەویستی ناشەرعی و عەلاقەی ناشەرعی ڕوو بدات و خاڵی شەشەم هەندی ئافرەتە بینی پیاوەکەی بە پێچەوانەوە پارەیە زۆری پێداوە پارەیە زۆری ئەداتێ ئەم ئافرەتە هەموو ڕۆژێ لە بازاڕە دوو ڕۆژارێ لە بازاڕە ڕۆژی دوو جار ئەچێ بە بازاڕ وەڵڵای ئافرەتی وامەزانی پیاوەکەی هەتا ئێوارە لە بازاڕە ڕاوە پارەی ئەکرد خۆشی هەموو ڕۆژێ دوو جار ئەچوو بۆ بازاڕ ئەی باشە تۆ خۆت لە بازاڕی ژنەکەت بۆ دوو جاتی بۆ بازاڕ دەبا 5,000 کەمتر پەیا بکەیت و ناموس و شەرەفی خۆت بپارێزە ماڵ و سامانێکی زۆری پێدا پارەیەکی زۆری پێدا مۆبایلی مواسەفاتە کرێ و میمۆری گەورەی تێیەکا و فلیمی خراپ سەیرەکات شتی خراپ سەیرەکات بڕە سەیری مۆبایلی خێزانەکانتان بکەن هەندێکشان ناڵێم هەموو کەسێ بەڵام بزانە چی تایە بزانە چی فلیمێکی تایە کە پارەی زۆری لە بەردەستا بوو مۆبایلی پێبوو بە کەیفی خۆی پەنا بەخوا تەلەفۆن ئەکات بە ئارزووی خۆی خۆشەویستی دروست ئەکات خەتی ئەنتەرنێت ئەکرێ ئایا تۆ چی ئینسانێکی موسڵمانی ئایا تۆ تەقوا و ئیمان و غیرەتت لەکوێیە کچە عازەبەکەت ئەنتەرنێتت بۆ کڕیوە ئەنتەرنێت تەقوای تیا نییە ئەنتەرنێت بەکەڵ مسلمانێک وەکو ئیمامی عەبدوڵای کوڕی مبارەک نایە چ جای من و تۆ کچە عازەبەکەت ئەنتەرنێتت بۆ کڕیوە کوڕەکەت هەزانی وەشە خەریکی ئەنتەرنێتە پرسیارێکی لێ ناکرد وەڵەوە خەریکی چیت بۆ ناخەوی بۆ نوێژەکەی بیانیت فەوتاوە کچە عازەب مۆبایلی مواسەفاتی پێبێ و مۆبایلی 5-6 وەرەقەی پێبێ و ئەنتەرنێتی هەبێ وەڵا خوا ڕەحم کات ئەبێ چۆن دەرچێت وەڵا ئەگەر خوا ڕەحم نەکا زۆر پەنا بەخوا شتی خراپ ڕۆدات دەیەها ئافرەت باس ئەکرێت دەیەها ئافرەت کچێنی خۆی لەدەستدا بۆچی هە بەهۆی مۆبایل و ئەنتەرنێت و ئەم شتانەوە بوو پیاوە مسلمانەکە ئەهلی مزگەوتە سەتەلایەتێکی ئەبوو کارتە چییە بۆی کڕیوە 400-500 کەناڵی خراپی تایە باش و خراپ ئایا ئەو ئافرەتە 400-500 کەناڵە بەردەستیا بێت چۆن دەرچێت
بەکار دەکرێتەوە نازانم حەمد ئەو شتانەمان نییە بەڵام بیستومانە بۆیە ئاگاداری خۆمان بین برای شیرین با بە خۆماندا بچینەوە با خوا غەزەبمان لێ نەگرێ هەم ماڵی کەم بە ئافرەت بدەیت و بە پێی پێویست یارمەتی نەدەی خراپە ماڵی زۆرشی لە بەردەسا بێ مۆبایلی پێ بە کەیفی خۆی تەلەفۆن بکە خەڵکی ڕقەمەکەی وەربگرێ چونکە هەندێک گەنج هەیە بێ ئیش و کارە ئیش و کاری ئەوەی ڕقەم لێدا هەر ڕقەمی هەڵی نەگرت ئەڵە دیارە ئەمە ئافرەتە بۆی هەڵی ناگرێت دووبارە و سێبارە ئەکاتەوە ئەگەر هەڵی نەگرت وازی لێ ناهێنێ ئەگەر پیاویش بێڵێ دیارە ئەمە ئافرەتە بۆی هەڵی ناگرێت ڕقەمەکە لێدا و دوایش ئەو ئافرەتە زۆرجار قسەکانی تەرجیلەکە ئەو پیاوە ئەڵێ وەڵای ئەگەر تەسلیم نەبی نەی بۆ لام خۆشەویستیم لەگەڵا نەکەی ئەمانەی کە تەرجیلم کرۆ بە کەس و کارەکەتی ئەڵێ ئەو ئافرەتش ئەوەنە فەقیرە ناچێ خەتەکەی خۆی باید 4-5 بیشکێنێ خۆی نەجات بدا پەنا بەخواگەوێت داوەکەی گەنجەکە و گەنجەکەیش ئەوەی تەقوا و خواناسی بێ لە دڵیدا نییە ئەمە هۆکاری شەشەمە بۆ خراپبوونی خەڵکی کچە عازەبەکەت یا خێزانەکەت خەڵکی وایە لە ماڵ و خۆی ئەنتەرنێتی خێزانەی دانەی کێ دڵنیا بەسەری ئیشی باش ناکەن ئەگەر بەدوای شتی باشە ئەگەڕی ئەگەر عمری نوح پێغەمبەرەتە بێ صلی الله عليه وسلم والله بەس مەکتەبە شامیلە بخوێنیتە تەواوی ناکەی ئەگەر بەدوای علمی شەریعە ئەگەڕێمە چەندەها مەکتەبەی ئیسلامی و مەکتەبەی چاک هەیە بۆ خۆت بیخوێنەوە ئەگەر پیاوێکی متەقیت بۆ خۆت مەکتەبەکە بخوێنە هیچ کێشێکی تیان نییە بەدوای وتار ئەگەڕێت ئافرەتی خراپ دێتە سەری کەواتە مەسەرەکە تەقوا نییە ئەوە کە سەیری ئەو شتانە ئەکات ڕاستەکەی بۆ هەندێک جار ئەنتەرنێت باشی بەکاردێ بەڵام کەمە ئەوەندە کەمە دیار نییە ئەمە هۆکاری شەشەم بوو لە هۆکارەکانی خراپبوونی خەڵکی هۆکاری حەوتەم زۆر جار ئەبینیت پیاوەکان بەهۆی تیجارەتەوە بێ بەهۆی بازرگانیەوە بێ بەهۆی مۆزەفی و دەوامەوە بێ زۆر جار ئەو کەسانی کە خێزانەکانی خۆیان بە بەردەوامی جێتە هێڵن لە ماڵەوە بە تەنیا بی ئەوەی کەسێکیان بردوێتە پاڵی یا لە ماڵ باوکی کچەکە بێ یا لە ماڵ باوکی کوڕەکە بێ بی ئەوەی کەسێک لەگەڵی دابێ ئەم ئافرەتە کە تەنیا بوو زۆر جار شەیتان زەفەری پێدەهێنێت ئیتر پەنا بەخوا جاری وهەیە دراوسێکی خیانەتی لێەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێت کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 65 دەفەرمێ لأن يزني الرجل ب10 نسوة أيسر عليه من أن يزني بامرأة جاره سبحان الله أفرمي أو كسي زينايا بكات لقل آفتك دراوسي خويدا إمام حسني بصري دفرمي لا هر چوار لاوة چل مال دراوسيتا راست و چپ و پیش و دوات چل مال دراوسي تويه بله ئەفەرمێ ئەگەر ئینسان لەگەڵ دە ئافرەتا زینای کرد پەنا بەخوای پەروەردگار دە زینای کرد بۆ قیامەتی ئەهوەنترە لەوەی یەک زینای لەگەڵ دراوسێکی خۆیان بکات واتە زینات لەگەڵ دراوسێ ئەەکەی دەقات بۆت ئەنووسێ بە زیاتریش ئەوە هۆکارێکە ئەزانێ پیاوەکەی لە ماڵان نییە بەهۆی مۆبایلەکەەوە ئیتیساڵی لەگەڵیا هەیە بەهۆی ئەنتەرنێتەکەەوە دەیناسێ بەهۆی خۆشەویستی و قسەی خۆشەوە لەگەڵیا پەنا بەخوا سەرنجام وای لێ هاتووە کە ئیشی خراپی لەگەڵ ئاکات بۆی ئاگاداری خۆمان بین ناڵێن هەموو ئافرەتە پیاوەکەی لە ماڵانە بێ وایە نەخێر بەڵام ئافرەتانێکەیە کە پیاوەکانیان لە ماڵان نین زەربە ئەوە شێنن بەڕاستی حەقی پیاوەکانی خۆیان نەکەنەوە چونکە دەڵێن پیاوەکانیشمان خراپە دەکات یاخود ئیمانیان زەعیفە حەزیان بە خراپەیە لەبەرەوە ئاگادار بین ئەو کەسانی کە دەوامیان هەیە یا خەریکی تیجارەت نچن بۆ دەرەوە بۆ هەر شوێنێکە چن یا بەهۆی دەوامێکەوە بەهۆی وەزیفەیەکەوەیە بە ئاگاداری ناموس و شەرەفی خۆیان بن بە شتی خراپ ڕوو نەدات ئەمە هۆکارێک بوو لە هۆکارەکان هۆکارێکی تر لە هۆکارەکانی خراپبوون تێکەڵاوی نێوان ژن و پیاو کاتێککە ژن و پیاو تێکەڵاو بوو ئەو کاتە جاری وایە لە یەک چاوداگرتنێکەوە لە یەک قسەیەکی خۆشەوە خۆشەویستی لە نێوان ئەو ژن و پیاوە بێگانە دروست دەبێت بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە دەفەرمێت ولا يخلون رجل بامرأة فإن ثالثهما الشيطان أفرمي هر كاتك جنوبياوك تنها بونوا سيميان شيطانا هر جنوبياوك تنها بونوا نامحرم بون تنها بونوا سيميان شيطان اگر دو نفر بيكو بون جنوبياوك كچو كوري سيميان شيطان بي سرنجامكي چي لدي شيطان قد امر بچاك ناكات قد امر بشتي باش ناكات ئەوە سەبەبێکە لە سەبەبەکان کاتێکە ژن و پیا و تێکەڵاوە بن بەڵام بەداخەوە بە ناوی دین و غەیری دینەوە
ژن و پیا و تێکەڵاو ئەکرێت لە ئیسلامە ئەو شتانە ڕێگای پێ نەدراوە لە ئیسلامە ڕێگا نەدراوە بە هیچ مامۆستایەکی ئاینی بڕوات وتار بۆ ژن و پیا و بدات خوای پەروەردگار ڕوو ئەکاتە کێ خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کێمان کچەکانمان و ژنەکانمان لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شەرمتر و بە شەرەفترە کەس کێمان بەقەد سەحابە پیاوەکان بە شەرەف و بە حورمەتین کەسمان خوای گەورە ڕوویان تێکەدا فەرمێ وإذا سألتموهن متاعا فاسألوهن من وراء حجاب ذلكم أطهر لقلوبكم وقلوبهن أما آيات القرآن سورة أحزاب مجال يوتيان تأويلات تيابقي خوای گەورە دەفەرمێ ئەی سەحابە پیاوەکان ئەی سەحابەکان کە باشترین پیاوانی سەرزەوی لە دوای پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ ئەگەر ئیشتان بە خێزانەکانی پێغەمبەری خوا هەبوو صلی الله علیه وسلم پرسیاری شەرعیتان هەبوو لە پشتی پەردەوە قسەیان لەگەڵا بکەن بۆچی ذلكم أطهر لقلوبكم وقلوبهن چونکە ئەمە بۆ دڵی ئێوەی پیاوانی سەحابە و دڵی ئافرەتەکانی خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پاکتر و چاکترە ئەگەر خوا ڕێ بە سەحابە نەدات ڕێ بە خێزانەکانی پێغەمبەری خوا نەدا صلی الله علیه وسلم دەمەتەقێ بکەن و پرسیاری شەرعی لە یەکتری بکەن چۆن ڕێ بە مامۆستایەک و بە کەسێکی دنیایی ئەدا بچێ بەرامبەر ئافرەتان دانیشێ ئیتر بە هەر موناسەبەیەکەوە بێ کە بە ناوی دینەوە کرێ لە دینی شانیە وتاریان بۆ ئەدات ژن و پیا و تێکەڵاو بووە ئەمە لە ئیسلامە جێ نابێت ئەمە سەبەبێکە بۆ سەبەبیەکە بۆ خراپی فاحیشە چەندەها جار مامۆستا هەبوو وتاری داوە چەندەها گەنج بیستومانە لە ڕێگاکانە دانیشتۆ ئافرەتی جوان دێ سەیرێکن ئافرەت لە چک بەسەری جوانن ئێمە خۆمان وسی سەیریانەکەن ئەمە سەبەبەکە ئەمە عیبادەت نییە ئەمە تەخوا نییە ئەمە خواپەرستی نییە حەفلەی تەعارفەیە حەفلەی تەعارف بناوي دين وغير دين وهرجي هي لكليكانا لما عدكانا حفلها حفلة تعارفة شنو بياو كتشو عازب وكرة عازب وشتي بيكتري أنا هسرين أما شرف وناموس وحياة وحرمتي إيه ما براشي بينم كتشكد ياها بياوي بيجانا ده ناسي الرقم يالي ورق الرقم مكان أداتي سرنجامكي بوكيوجي بخوات أخواتي أنا بيت أو بدوني أيوة خويا خد شاهدة بقيامة ديجينم شنو بياو كاتك تكلاو بو بە هیچ جۆرێک ڕێگای پێ نادرێت پەنا بەخوا سەرنجامەکەی خراپە بێت لە ئیسلامە ئەو شتانە ڕێگای پێ نەدراوە ئاخر خاڵ دەمانەوێت باسی بکەین خاڵی نۆیەم زۆرێک لە ئێمە بەهۆی حرام خواردنەوە منداڵەکانیشمان حرام و شتی حرامیان دەرخوارد ئەدەین سەرنجامەکەی ئاوا دەبێت چونکە ئینسان کە حرامی خوارد ئیمانی ضعیفە بێ کە ئیمانی ضعیف بوو شەرەف و غیرەت و ناموسیشی ضعیفە بێت ئەو گومانی تیانە بۆ یەکێ لەو شتانەی کە ئیسلام حرامی کردووە بەرازە زانایان دەفەرمون ئەو کەسەی گۆشتی بەراز بخوات پەنا بەخوا غیرەتی نامێنێت گوێ بە هیچ نادات چونکە حرام شتێکی خەتەرە ئێمەش منداڵەکانمان بە حرام فێر کردووە بە حرام گۆشتمان داون پەنا بەخوا سەرنجامەکەی زۆر خراپ دەبێت بۆیە ئینشاڵڵا ئەم نۆخاڵە کە باسمان کرد بۆ قیامەت دەیگەینین ئینشاڵڵا باکەم تەرخەمیمان نەبێت لەبەر منداڵەکانی خۆمانە ئاگامان لە شەرەف و ناموس و حەیا و حورمەتی خۆمان بێ ئەگەر ئەم سەبەبانە هۆکارن ناڵێن هەموو کاتێک بەڵام بەعامی بەگشتی ئەم سەبەبانە هۆکارن بۆ بڵاوبوونەوەی فاحیشە و زینا چونکە کەم تەرخەمیش ئەمانەی کە باسمان کرد زۆربەی کەم تەرخەمی لە پیاوانەوەیە خوشکەکانمان کاتێک کە تووشی خراپە بوونە خراپی پیاوەکانە با بە خۆماندا بچینەوە تەقوای خوا بکەین بۆ قیامەتی خۆمان هەوڵ بدەین بۆیە بێ قسەی کۆتایی بە وتارەکە دەهێنین پرسیاران لە ئیمامی حەسەنی بەسری کرد ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ ئەی ئیمامی حەسەنی بەسری چی ڕۆژێک لای تۆ جەژنە جەژنی تۆ چی ڕۆژێکە فەرمووی هەر ڕۆژێک یا هەموو ڕۆژێک کە مەعسیەتی خوای تیا نەکەم ئەو ڕۆژە جەژنی منە هەر ڕۆژێک گوناهم نەکرد ئەو ڕۆژە ئەوە جەژنی من ئەو ڕۆژێک کە گوناهم ناکەم و فەرمانەکانی خوای پەروەردگار پێشێ ناکەم با بزانین چه ڕۆژێکیش ئێمە جەژنمان هەبووە ئەو ڕۆژێک کە گوناه و تاوان ناکەین ئەو ڕۆژە جەژنی ئێمە و ڕۆژی دڵخۆشی ئێمە بەڵام ئەو ڕۆژە بەخوا دەستمان نەکرد و دایساکێ ڕۆژێک نەبوو بەبێ گوناه و تاوان دەربچین تو خوا ئاگاداری کچەکانتان و خوشکەکانتان و خێزانەکانتان بن با مۆبایلی خەتەریان پێ نەبێ با مۆبایلی مواسەفاتیان پێ نەبێت چونکە وەڵڵاهی مشکیلەیە پارەی زۆر مەخەنە بەردەستیان ئەنتەرنێتیان بۆ مەکڕن سەرنجامەکەی بۆ قیامەت خراپ ئەبێ بۆ دنیاش ئەبێ شاری خۆت بەجێ بهێڵی زۆر جار پەنا بەخوا بەهۆی سەرشۆڕی و خراپی کچەکەتەوە
بۆ ئینشاءڵڵا لە کۆتاییدا بە خۆماندا بچینەوە ئەو ڕۆژە جژنی ئێمە کە گوناه و تاوانی تیان نەکەین تخوا خۆتان بە خۆتانە بچنەوە ئاگاتان لە ماڵ و منداڵی خۆتان بێ ئامانەتی ئێوە منداڵەکانتان برای شیرین دنیا هیچ قیمەتێکی نییە هیچ نرخێکی نییە متمانی دەقەیتری پێ ناکرێ خدا خۆی دەزانێ ئێمە چەند ڕۆژمان لە دنیادا ماوە کەواتە بە خۆماندا بچینەوە با ببینە خاوەنی حیا و حرمەت و شەرەف و غیرەت بۆ قیامەتمان ئینشاءڵڵا زۆر باش ئەبێ ئەو کەسانشمان کەم تەرخەمیمان لەگەڵ خێزانی خۆمان هەبووە بەهۆی سافرەی خێزانەکانەوە با بە خۆیاندا بچنەوە لەبەر خاتری ژنێ خۆت مەخە جەهەنەمەوە ئەگەر ژنێ ئامادە بوو تۆ بەرەو جەهەنەم بەرێ تۆ لەگەڵیان مەژی ئەوە باشترە ئەگەر ئافرەتێ لەدەست بدەی کە بە قسەت ناکە و لە خوا ناترسێ لەوە باشترە قیامەتی خۆت و خێزانەکەش لەدەست بدەی نصيحة وامشغاريك أجر بقسينك دي وكاتا رجعت بقرب بخوت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواي الشفاء نخوشكان من بدي يا ربي خواي الشفاء دل نخوشكان من بدي يا ربي خواي حياة وحرمة من بباريزي خواي بخاتي عظمة وجوري خود عذاب قبر من باريزي خواي صرشوري لا يخوت من نكي خواي جان بحياة وحرمة وبمان جيني بمان مريني خواي لبدر روشتي وخراب بمان باريزي خواي بخاتي عظمة وجوري خود هي مني وآرامي وڵاتەکەشمان بپارێزی یا ربی خوای بەردەوام ڕەحمەتی خۆت برژێنی بەسەرمانە خوای بە تاوانەکانی خۆمان لەگەڵان نەکەی یا ئەرحەم الراحمین خوای گیان داوات لێکەی لەم مسلمانانە خۆش بە لە گوناهی دایک و باوکمان خۆش بە یا ربی خوای لەسەر سنت بمان ژێنە بمان برێنە یا ربی خوای لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکانە حەشتمان بکە آمين 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 أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه هو الغفور الرحيم يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون